ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان هاتنمان بۆ لای هەدەپە بۆ دوو خاڵی سەرەکی و یەکێک وەکو ڕەدی زیارەت بوو کە جارێک ناهیدەخان و جەماعەت هاتن بۆ خۆ ناساندن و سەردانی یەکگرتووی ئیسلامی کوردستاندا. خاڵی دووەمیش کە ئێمە هاتین بە بۆنەی نەورۆز و سەری ساڵی کوردیەوە بوو وەک پیرۆزبایی سەری ساڵی کوردی لە هەدەپە بکەین کە ئێمە هەردووکیان هاو نیشتیمانی کوردستانین. مەبەستی سەردانەکەمان بەو شێوازە بوو. سەبارەت بە هەدەپە ئێمە پێمان وایە هەر پارتێکی سیاسی لە هەر بەشێک لە وڵاتان بەتایبەتی لە کوردستانی ئێمە بیان نەخۆ لە کوردستانی تورکیا بێتن بریتە لە کاری سیاسی. مادەم هەر پارتێکە کاری سیاسی دەکات و دوورە لە ئاژاوەگێڕی و توندوتیژی و ڕەگەزپەرستی پێمان وایە ئاساییە کە ئەم پارتە سیاسیە کراوە بێتن. ئەمە داواشمان وایە کە هەر وڵاتێکە خۆی بە دیموکراسی دەزانێتن یەکێک لە خاڵەکانی دیموکراسی بریتە لە ئەدای کاری سیاسی، بریتە لە بوونی پارتی سیاسی، بریتە لە بوونی ڕێکخراوی سیاسی. هەر وڵاتێک هەر دەستگایەک هەر دەوڵەتێک کە ڕێگەی نەدا بە پارتی سیاسی ئەوە کەواتە ڕێگەی نەداوە بە دیموکراسی. یعنی نەبوونی پارتی سیاسی لە هەر وڵاتێکدا بریتە لە بچووکردنەوەی دیموکراسیەت. جا بۆیە ئێمە پشتیوانین لەوەی کە هەدەپەش وەکو پارتێکی سیاسی لە کوردستانی تورکیادا کاری سیاسی خۆی بکات و ئەویش ڕێز لە بنەماکانی دەستوری تورکیا بگرێت بۆ ئەوەی کێشە بۆ خۆی دروست ناکا لێرەکانە. ئێمە پێمان وایە لێک تێنەگەیشتن هەیە، یعنی دەسەڵاتی سیاسی لە تورکیای لە دوای ئەوەی کە بڵین کاتی خۆی داوای لە هەدەپە کرد بەشدار بێت لە حکوومەتی تورکیا کە بەشدار نەبوو دیدێکی جیاوازی بۆ دروست بوو لە بەرامبەر ڕای کورد. بەڵام ئەمە نابێت پێشمان وابێتن دەوڵەتی تورکیش نابێت پێی وابێت کە کوردستان هەمووی یعنی لە حیزبێک بچووکاتەوە یان لە تەوژمێک بچووکاتەوە کە من ئەم تەوژمە ئەو حیزبم بەدڵ نەبوو ئەوە کۆی نەتەوە کەم بەدڵ نەبێت لێرەکانە. ئێمە تەماشا دەکەین لە ناو هەدەپەشدا کە لە تورکیایە پەرلەمانتاری هەیە بەڕێگەز تورکە، لە ناو ئەکەپەش و لە ناو حیزبەکانی دیکەشدا لە تورکیا پەرلەمانتار هەیە کوردە. بۆیە یعنی ئێمە دەبێ بیر لەوە بکەینەوە کە مافە نەتەوایەتیە کوردەکان لە سەروی پارتە سیاسیەکانەوەن. بۆیە نابێ ئەم شارانە هەبێت، دەبێت کورد مافی خۆی پێبدات، مافی قسەکردن بە زمانی دایک، مافی کللتوری، مافین بۆ خۆی چەمکێکی تورکی هەیە دەڵێ بیر زمان بیر ئینسان وانە دەڵە کاتێک کە تۆ زمانێک بی ئینسانێکی کەواتە کوردیش زمانێکە و ئینسانێکە پێویستە ڕێزی لێ بگیرێت.